مینیباسێکی بێشوفێر ئێستا لە شەقامەکانی پەکین دەسوڕێتەوە. بەرهەمێکی نوێی چینەکە ئەمساڵ لە قۆناغی تاقیکاری دەرچووە. لە مینیباسەکە شوێنی 11 سەرنشین هەیە و خاونی مێشکێکی تایبەتە. ئەم ژێرە دەبێژن ئۆتۆمۆبیلە زیرەک ji ber ku li derve gelek sensûrên wê hene wate sensûrên wan di her çaraliyan de hatine bicihkirin. Biriya van sensûran em dikarin hemû qoncikên dora xwe bibînin. Paşê ev otomobîl mejiyê xwe heye ku biryaran bide ka ew çawa biçe ser kîjan rêyê, çawa biçe dema ku rastî ronahiya trafîkê tê û her wiha çawa biçe dema ku otomobîlên bêdestûr rawestiyayî hebin angava ku mirov di rê re derbas dibin. Piştî wê mejiyê vê otomobîlê dizane çawa bimeşe. Em dikarin otomobîlê bizivirînin. Ber bi çepê an rastê ve bizivirînin. An bîb bide, an zûtir biçe. Ev otomobîl di biryardayînê de serbixwe ye. لە چین تاکسیە بێ شوفێرەکان بە خێرایی 30 تاوەکو 45 کیلومتر لە کاژێرەکدا کار دەکەن. ئەمە شوای کردووە لە سەدادا سەلامەتتر بن لەو ئۆتۆمبیلانی مرۆڤ شوفێری دەکەن. پینگیا باسی سەلامەتی و دروستکردنی ئەم ئۆتۆمبیلانەمان بۆ دەکات. اف سیستم گلک اولیه جبر کو دوکومنت سیستمین اولکاری دنوا خدا دحوینه هر وها نشتاجین در دورامجی هدی به و اتومبیل اتونومی را ناس بونه و پشتی 4 بو 5 سالانجی جرباندن او خونیشاندان مین دومدار او خست نوا جیانا هر وها نشتاجین ورد کارن باریا سپاناما خو بگهینن وان جوره اتومبیلان داکو تجربه اتومبیلا سربخو بجار بینن. کرێی تاکسیە بێ شوفێرەکان 20 لە 100 هەرزانترە لە تاکسی ئاسایی. بەپێی راپۆرتێکی ماکەنزی خواست لەسەر ئۆتۆمبیل و تاکسی بێ شوفێر لە ساڵی 2040 دەگاتە 85 لە 100 لە سنتەری شارە گەورەکانی جیهان. بێگۆمان یەکۆن بە ئاژوکاریە دەپارە خۆ دکن و دویواری دەپسپۆرن دێ gelek bandor li wan biba û dahata wan jî kêm biba. Lêbelê guherînên serdemê û nûbûniyên teknolojîk jiyana mirovan baştir kirina. Ji bo şofêrên full time ew dikarin li şûna ku tenê bi şofêriyê debara xwe bikin li karên din bifikirin. ئێستا نزیکەی 6000 ئۆتۆمبیل و تاکسی بێ شوفێر لە جیهان هەن کە زۆربیان لە قۆناغی تاقیکاریدا. بەڵام لە شارەکانی وەهان و شەنگهای و پەکین ئەم قۆناغیان تێپەڕاندووە و کرددارین. پێشبینی دەکرێت بازاری ئۆتۆمبیلی خۆکار لە جیهان تاوەکو ساڵی 2030 بگاتە 2.3 تریلیۆن دلار و تاکسیە بێ شوفێرەکان پشکی شێریان بەردەکەوێت. ئەم تاکسی و ئۆتۆمبیلە بێ شوفێرانە بە کامێرە و سانسۆری زیرەک پڕچە کراون بۆ سەلامەتی سەرنشین و سەلامەتی لە ڕووداوی هاتوو چۆ. خەڵکێکی زۆر پێشەوەی بەکاریبێنن پێیان وایە کە لە ڕاستیدا مەترسیدارن، بەڵام بەپێی توێژینەوە زانستیەکان 90% ڕووداوەکانی هاتوچۆ بەهۆی شوفێر و شوفێریوە نەک بەهۆی ئۆتۆمبیلەوە. چین ئامانجەتی لە ساڵی 2030 ژماری ئۆتۆمبیل و تاکسیە بێ شوفێرەکان بەرز بکاتەوە بۆ 1 ملیۆن. مادی فەڕەج ڕووداو بێژینگ چین.